بابەت یاداشنامەی کوڕوکوچی شەیدان و ئەنفالکراوان بۆ ئەنجومەنی وەزیران، بەرپرسی دیوانی ئەنجومەنی وەزیران، وەزارەتی دارایی، وەزارەتی پەروەردە، وەزارەتی شەهیدان، سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کە پەیوەندیان بەم بابەتەوە هەیە کە بریتیە لە داواکاری خوێندکاران و قوتابیانی وەرگیرا و لە خوێندنی باڵا، دیبلۆمی باڵا، ماستەر، دکتۆرا لە زانکۆکانی هەرێمی کوردستان لەسەر کورسی شەهیدان بە مەبەستی بە دوواداچوون و چارەسەرکردنی کێشەکەمان کە لە خوارەوە ئاماژەی پێکراوە. لە ڕێنمایی ژمارە 15 ساڵی 2012 وەزارەتی داراییدا هاتووە کە تایبەت بە دەرماڵەی مەقتوعە کە کوڕ و کچی شەهیدان و ئەنفالکراوانی بە سودمەندبوو هەژمار کردووە. بەڵام لە ڕاستیدا زیانمەندی یەکەم تەنها ئێمەی بەژمەینەتی ئەم نیشتیمانەین، لە کاتێکدا سەرجەم خوێندکارانی کورسیەکانی تر لەم لێبڕینە بەخشراون بە بیانووی ئەوەی بە سودمەندبوو هەژمار نەکراون. ئێمەی دامەزراو لە وەزارەتی پەروەردە لە مامۆستا و فەرمانبەر پێکاتوین بڕی 150,000 دینار بڕاوە مەقتوعەمان هەیە. لە کاتی وەرگرتنی مۆڵەتی خوێندن ئەم بڕەپارەیەمان لێ دەبڕدرێت. لە کاتێکدا ئەم بڕیارە لە ساڵی 2012ەوە دەرچووە و هیچ ساڵێک نەچوە بواری جێبەجێکردنەوە. وەزارەتی شەهیدان کرێی خوێندنمان بۆ دەدات وەک قەرەبوویەک بۆ خوێنی شەهیدەکانمان. لەگەڵ ئەوەشدا وەزارەتی پەروەردە ئەم بڕەپارەیەمان لێ دەبڕێت. کرێی خوێندنەکەمان بووەتە 3 هێندە. بۆ نمونە خوێندکارێکی دیبلۆمی باڵا کرێی خوێندنی 800,000 دینارە. ئەم بڕەپارەی وەزارەتی شەهیدان پارەکەی بۆ خەرج دەکات لەگەڵ بڕینی 150,000 مانگانە کە دەکاتە 1,800,000 کۆی گشتی پارەکە دەکاتە 2,600,000. داواکارین بەڕاگرتنی ئەم بڕیارە و گێڕانەوەی ئەو بڕەپارەی کە بە ناحەق لێمان بردراوە. هاوکات کرێی خوێندنی خوێندکارانی کوڕ و کچی شەهیدانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بڕاوە لە ساڵی 2020ەوە بەپێی ڕێنمایی ژمارە 23.